ژمارەیەک یاساناس و ڕاوێژکاری خۆبەخش لە کۆمەڵەی کوردی بەریتانیا لە ڕێی کۆڕ و سیمینار لە شارە جیاوازەکان کاروباری کێشەی یاسایی ڕەوەندی کوردی لەو وڵاتە چارەسەر دەکەن. سەرپەرشتیاری چالاکیەکە باس لەوە دەکات لەبەرەوەی ڕایکردنی کاروباری پەنابەران بووە بە ئۆنلاین و زۆربەی ڕەوەندی کوردی تووشی کێشە و گرفت کردووەتەوە، ئەوان لە ڕوانگەی هەستکردنیان بە بەرپرسیارەتی هەوڵ دەدەن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. ئەم کۆڕکۆڕانە کە ئێمەکەن لە پێویستیەوە هات پەنابەرێکی زۆر ڕاتونەتە وڵاتەوە کە پێویستیان بە هاوکاری مادی و معنەوی و ئامۆژگاری هەیە. ئێمەش کۆمەڵی کوردی بەریتانیا لێرە هەڵساین کە چەند کۆڕێکیان بۆ سازەکەین وەکو ئامۆژگاری و هەندێک کۆڕیان بۆ سازەکەین وەکو ئەمەی کە ئەمڕۆی بینن. من سەرپەرشتیەکەم هاوکاری پەنابەرانەکەین بەبێ بەرامبەر هیچ بڕەپارێکیان ناسێنین. ئیشەکانی ئەمە هەموو شتێکی یاسایی پەنابەریە، پڕکردنەوەی فۆرم و دروستکردنی ئیڤیزە و پاسپۆرت و تراڤڵ کۆمنت و بابەتی بەنەفێت و مڵی مەعاشوانە و هەموو شتێ لە بابەتانە ئەوەی کە پەنابەر پێویستی پێ بێ و یاسایی بێت. هاوکات بەشێک لە کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری یاسایی بە خۆبەخش لەم چالاکیەدا بەشداری دەکەن و هاوکاری پەنابەران دەکەن لە پڕکردنەوەی داواکاریەکانیان بۆ وەرگرتنی بەڵگەنامەکان. بەڵێ بە حکومیەوەی خۆم وەکو کەسێکی یاسایی کە نزیکەی ساڵێکە ماستەرم خوێندووە لە بواری یاسایە، بەڵێ ئەو کار و چالاکیانەی کە پەیوەندی بەو بوارەوە هەبێ من بە خۆشحاڵی و ئامادەم یارمەتی پێشکەش بە خوشک و برایانم بکەم لە هەر شارێ بن. ئەمڕۆ زیاتر کارەکان پەیوەندی بە تەقدیمکردنی ئیڤیزا، ئەپلیکیشنی ئیڤیزا و تەقدیمکردنی تراڤڵ دۆکیۆمنت و پاسپۆرت و ئەو شتانی کە بەعام ڕەوەندی کوردی پێویستیان پێێت. پەنابەران هەنیەجا کێشەی زمانیان هەیە بۆیان کورسە بێ بۆ نەبچن بۆ ڕێکخراوەکە و داوای یارمەتی بکەن، بەڵام کە دێنە لای ئێمە بۆ نمونە ئێمە خۆمان بە کوردی قساکەن و هاو زمانین زۆر باشتر لە بابەتەکانیان تێ ئەگەینەوە توانین زۆر جوانتر خزمەتیان بکەین. ئەو بەڕێزانە پارێزەریان تێدایە و ڕاوێژکاری یاساییان تێدایە هاتن بۆ ئێرە لەو ڕۆژە بۆ مزگەوتەکەی ئێمە بۆەوەی هاوکاری ئەو بەڕێزانە بکەن کە ئێستا تەکنەلۆژیا لە بەریتانیا بەرەو دیجیتەڵ و بەرەو ئەپ و بەرەو کۆمەڵێشتێ ڕۆیوە کە خەڵکی ئاسایی ڕەنگە خەڵکی خۆمان زۆر پێ نەباتن. بێ بەرامبەر خۆبەخشانە کۆمەڵەی کوردی ئەمڕۆ ئەو ئەزیەتیان کێشە هاتون بۆ شاری مانچستەر. زۆر جار پەنابەرانی کورد لە بەریتانیا لە کاتی داواکردنی بەڵگەنامەکان لەو وڵاتە ڕوو دەکەنە هەندێک لە سەنتەرەکان، بەڵام سەنتەرەکان ئەم هەلەیان خراپ قۆستۆتە و پارەیەکی زۆریان لێوەرگرتوون. بەڵگەنامەکانمان لە کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵی کوردی بەریتانیا خۆبەخشانە هاوکار و دەستباری ئەو خەڵکا بن بۆی ئیڤیزیان بۆ پڕکەنەوە، بۆی تراڤڵ دۆکۆمەنتیان بۆ پڕکەنەوە، بۆ ئەوەی کە ڕانمایی یاساییان بنێ بە بەلاش، چکە بەڕاستی ئەوان زۆربیان خەڵک بەداخەوە داوای کۆمەڵی پارە ئەکەن، یعنی خەڵکەیە بۆ 5 دقە متەرجمی داوای پارەی لە خەڵک کردووە، یا مەسەلەن بۆ ناوگۆڕینێک داوای پارێکی زۆریان نەکردووە. لە ساڵی 2020 بۆ 2024 نزیکەی 16,000 عێراقی لە ڕێی کەناڵی ئینگلیزەوە پەڕیونەتەوە بۆ بەریتانیا، بەڵام ئامارێکی فەرمی لەبارەی پەنابەرانی کورد لەو وڵاتە نییە، چونکە هەندێکیان کە دەگەنە ئەوێ خۆیان بە هاوڵاتی هەرێمی کوردستان تۆمار ناکەن.